ئازان و خۆشەویستان بەردەوامین باز لە کەمبوونەوەی دەرمانەکەین لە کۆگاکانی سلێمانی بەگشتی. هۆکاری کەمبوونەوەی دەرمان چییە؟ بۆ دەرمان کەمە، بۆ دابین ناکرێت؟ ئایا وەزارەتی تەندروستی هاوکاری سلێمانی ناکات لە ڕوویدابینکردنی دەرمانەوە؟ تا ئێستا چۆن کارەکانی خۆیان ڕایی کردووە؟ لە ئێستا بەدواوە چی بکرێت؟ گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕێڵ فەریدون، بریکاری وەزارەتی تەندروستی. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێز کاغڕ. بەخێرات سەرچاو، زۆر بەخێر بێت. دکتۆر دەرمان نەماوە لە کۆگاکاندا، یان زۆر کەم بۆتەوە بڕەکەی، هۆکارەکەی چییە؟ ئاگادارنیەوە؟ بەڵێ دیارە پێشەکی سوپاس بۆ کورسات و بۆ بەڕێست و بەرنامەکەتان کە بەردەوام بەدۆداچوون بۆ ئەو کێشە و گرفتانە کەکەن پرکە پرسی ڕۆژە. تایبەت بە کەمبوونەوە یاخود زۆر جار کە ڕێژەیەکی زۆر کەم لە دەرمان و پێداویستپێشی لە هەرێمی کوردستان و تایبەتی تیژ پرسیارەکەی بەڕێزت بۆ شاری سلێمانیە بەدڵنیایی ئێمە ئاگادارین لە وەزارەتی تەندروستی، بەڵام ئەم کێشەیەکە قەت نامانتوانیەوە بڵێن نەلای ئێمە نەلەی شوێنێکا بڵێن ئەوە ئەمڕۆ کێشەکان و پێداویستەکانی تەندروستی دابین کرا و تەواو. چونکە پێداویستی تەندروستی بۆ خزمەتگوزاری هاوڵاتیان ئیشێکی بەردەوامەوە بە هاوڵاتیش بەردەوام پێویستی بە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی یاخود وەرگرتنێتی. ئەم کێشەیە لەمڕۆ دروست نەبووە، بەڵام ناو بەناو کێشەکە زیاتر بەرچاوە بێ یاخود کەم و کورتیەکە زۆر بەرچاوترە بێ و گەورەتر ئەبێ لە کەمی ڕێژەی دەرمانە. چوە ئەگەر تۆزێ بگەڕێنە دوا ئێمە لە دوای کێشەکانی ئابووری لە هەرێمی کوردستانە تا ئەو کاتە ئێمە سەقفێکی دیاریکراو نەبووە بۆ دابینکردنی پێداویستی و کە مناڵم پێداویستی پزیشی چارەسەری هەموو یەکرێتەوە. بەڵام لە دوای کێشەی ئابووریەوە لیمیتێکدانرا، سەقفێدانرا بۆی کە بەردەوام ئەم بەڕێوەبەرایەتە گشتیانە کاری پێ بکەن بۆ ئەگەداری بە ڕێزیشتان و هاوڵاتیانیش کە بودجەی تەرخان کرا و لەناو بەڕێوەبەرایەتە گشتیەکانە هیچ بودجەیەک لەناو دیوانی وەزارەتە بۆ ئەو پێداویستیانە بوونی نییە، بەڵکو لە بەرامبەرە ئێمە ئەو بودجەی کە تەخسیس کراوە بۆ بەڕێوەبەرایەتە گشتیەکان کە لە سەرەتا 6 ملیاردە ئانێن دوای ئەو 6 ملیارە ئێمە لە 2 ساڵی ڕابردووە بەرزکرا بۆ بڕی 7 ملیارد دینار. دیارە ئێمە وەکو پێداویستی خۆمان ڕژەکەی زۆرتر بوو باگەر هەموو لایەنەکان بگریتەوە، بەڵام بۆ دەرمان و پێداویستی و تاقیگە کە بەڕێوەبەرایەتە گشتەکان ساڵن لە ڕێی پرۆسەی تەندرینەوە کە دابینیەکەن لەم 7 ملیارد دینارە لە 43 بە ڕێژەی لە 43 تا زۆنی ئیداری پێشووی سلێمانی جگە لە کۆیە کە کۆیە لە 4 و لەسەر هەولێر وەری دەکرێت. لەم لە 43 دوو لەسەر سێی تایبەتە بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بە پێی ئەو ڕێژەی کە ئێمە لە وەزارەتی پلانەوە چەند ساڵە کارمان لەسەر کردووە. لەو یەک لەسەر سێیەشی لە سایە 40 بۆ 45 بۆ ڕاپەڕینە باقیەکەی بۆ گەرمیان و هەڵەبجەیە کە هەڵەبجە کەمترین ڕێژەی بەرەکەی ماگانە. یەکەم سنوودارکردنی ئەو بودجەیە کە بۆی تەرخە. دووەم کەڵەکەبوونی قەرزەکانی ئێمە بۆ کۆمپانیاکان، ئەمە هۆکاری دووەمە کە ئێمە بەردەوام ناتوانین وەکو پێویست کە تەندرنی شەکەین کۆمپانیاکان بێن. لەلایەکی کەوە خاڵێکی کە کە پرۆسەی کردنی ستیکەر ئەنی دانانی ستیکەر کە ئێمە لە هەرمی کوردستانە و لە کابینەی پێشوشەوە ئەوانەی پێشودیش هەندێک هەوڵ دراوە، بەڵام ئەم جارە لە ڕێگەی تەندرین و پێدانی بە کۆمپانیای تایبەت ئێمە کوالیتی کۆنترۆل بابەتێکە لە ڕووی کوالیتیەوە ئەتوام تا ڕادێکی باش بڵێن باشتر بووە لەبەری هاوڵاتێک کە چێتە دەرمانخانەیەکەوە ئەتوانێت لە ڕێی مۆبایلەکەیەوە ئەپلیکیشنێکی ئاسان کە لەو ستیکەرە ئەدا کە ستیکەرەکە بە سیستەمێکی نانۆتەکنۆلۆژی کراوە، بەڵام لەم دیوە سیر ئەەکەی ئەمە لە هەفتەی دوو هەفتە لەمەوبەر لە هەولێر کۆنفرانسێکە بۆ مێدیکۆ یەکێ لە پەنێڵەکان 2 ساعت تەرخان کرا بۆ بە پێشەی دەرمان یاخود سیاسەتی دەرمان لە وڵاتی ئێمە و لە هەرێمی کوردستاندا. ئەنی چێ لەو خاڵانەی کە کەسمان وەڵاممان پێی نەبوو بۆی بەڵامەکان شەفاف نەبوو یاخود مەتاڵی بۆ ئیش ئەوەیە ئەم ستیکەرە بە 50,000 بنمونە، بەڵام دەرمانەکە لی شوێنە بە 50 نافرۆشرێ، لە شوێنە بە 45 لە شوێنێ بە 40 لە شوێنێ بە 38 کە ئەم پۆشاییە گومان لە لای هاوڵاتی لای خۆشمان دروست. ئەمە بۆچی وایە دکتۆر؟ ئەمە کە ڕوونکردنەوە ئەکرێ یاخود پرسیایی لەسەر کرا هەم لە کواتی خودی وەزارەت تەوان وەڵامەکە ئەوەیە کە ئەم پرۆسێ تازەیە، گرنگی هاوڵاتی گرانتر نەیفرۆشێ، هاوڵاتی گرانتر نەیفرۆشێ لە لایشکەوە کە ئەچی بە دواداچوونی بوو ئۆکەی ئەم ڕێژەیە مەجال دراوە بە کۆمپانیاکان کە لەگەڵ بەڕێ بەشێ لە بسیشکە بەڕێزەکان کە ڕێکەوتن ئەکەن باشە
ئەنی ئەمە بۆ خۆی بەڵام مبەرر نیە هیچی ئەمە بیاشەمە ینی وەکو دەرفەتێک نارەخسێنێ بۆ بۆ فرتوفێڵ و بۆ کەندەڵی باشە چکە ئێمە پرسیارەکە لەوە بوو کە لە خودی وەزارەت کرا بەتەنان جەنابی وەزیر خۆی هەندی ڕوونکردنەوەی داە ناو پەنێڵەکەیە کە ڕوونکردنەوەکان بۆ ئەمڕۆ واقعی نیە چکە تۆ ڕاستە هەموو ڕوونکردنەوەکانی زانستی یاسایی بەڵام پرسیارەکە ئەوە بوو کە حکوومەت حکوومەتە مادەم پرۆسەیەکی دروست کرد و پێوترە ستیکەر و بەغدا نرخی دانا ئەبێ و نرخە بە سنت بە فلس زیاد و کەم نەکە بەڵام لەلایزارە لێەوە ئەوە توانێت بیفرۆشێتەوەتە 10,000 زیادی بۆ لەم بنمونە کە پرسیار کرا ئەوە بە 35 بەسی ئەفرۆشێ کە وەڵام درراوتیان نا بە 35 بەسی نافرۆشێ بە چ لە فرۆشێ بە سودو ئەفرۆشرێ قسەکە لەمە ئەم مەجای دروستکردنا هۆکارەکەی چیە منەمێ بگەڕێم بۆ بابەتێکی کەویشەوەیە کە ئەمانە هەمووی دراوەتە کۆمپانیای تایبەت ئەنی بەس لە کوادی کۆنتترۆل سێ تەندەر هەیە وابێ بە چوار پرۆسی ستیکەر ڕێگەپێدان شیکاری کە فەحسی مختبەراتی پێوترێ وا کۆگانی نیشتیمانیش بڕێوەیە من نامێ بابەتەکە تەرخانکەم بەمانە بەڵام کێشەی سەرەکی ئەمڕۆمان لە پاڵ ئەو دوو خاڵە ئەو سێ خاڵی باسم کرد ئەم پرۆسی بە تەندریکردنە بۆ کۆمپانیا تایبەتەکان تەنان لەناو کۆنفرانسەکە پرسیارێکرا ئەتوانم بە سلایدێ پێمان بڵێن ئەمە چنی تێچووە و ڕێژەی کۆمپانیا لەگەڵ حکومەت چنی بۆ حکومەت و چنی بۆ کۆمپانیا چونکە لە بەرامبرە کێشەیەکی گەورەت کێشەیەکی کە هێ لە لایشکەوە ئێستا جەنابتان بەدادا چوونی بۆکەن بەشێکی زۆر لە کۆمپانیا گەورەکان کە بە تایبەتی لە هەولێر بوونیان هەیە ئەمانە چون تا بەغا و ناویان ناوی خۆیان لە ناویی کوردیۆکتۆ بە ناویی عەربی و لەوێ ئەچنە پرۆسی ڕێگە پێدان و وەرگرتنی ستیکەر و کواتی کۆنتترۆڵ لەبەر هەم ڕۆتینی ئاسانترە و هەم دوو بە هەرزانتر ئەیکات تێچووی لە چکە ئەم زیات بوونانە ئەنی بەمنە ئەو کۆگانیشتمانە دروست بێت تۆ کۆمپانیاکت پێماوە دەهێنی خێتە ئەوەوە هەموو ڕۆژێت تا ڕێکارەکانی ڕێگە پێدانە تاو ئەبێ پارە ئەچێتە سەربارەکە ئەمە لە خیرە چە سەر شوێ چێتە سەر گیرفانی هاوڵاتی کە گیرفانی هاوڵاتی و مەنەزین هاوڵاتی و هەرێمەکەمان لە چه ئاسنجانی دەرەخەتی ئەمە دێ باشە دکتۆر ئێستا لەسەرەوە زیاتر قساکەین بەڵام حەزەکەم بۆی سلێمانی تێ نەپەڕێنین ئەو پارەی کە بۆ سلێمانی تەخسیس کراوە کەم بووە هەر لە ئاساسەوە خۆی یانی بۆ پێشتر ڕەنگە وڵاتێک بڵە بۆ پێشتر بەشێکرێسە بەشناکە بەشکردنەکە ئاخر من بۆی ئەو خاڵانم باس کرد بێمە سەر ئەمە خۆی پێشووتر کە 6 ملیار بوو لە 130 ناهاتەم دەفەرە 138 بۆ 39 کەمتر 6 ملیارش هەر لە 140 ناهاتووە بەڵام ئێستا لە 140 لە حەونیارەکە دێ ئەگەر شیکارێکی ئاسانی بۆ بکەی ئەزانی ماگانە ساڵانە چی دێبووی بەڵام گرفتەکە وکو پێموتی ئێمە پێشووتر بەشی کردوین بەڵام لەبەر ئەوی نەختینەی تەواو نەبووە لە ناو بانقەکان بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی تەماسە لە هەموو کوردستانە من وەختی خۆی ئەم قسەیەم کرد لەم کەناڵی بەڕێستان و لە کەناڵی کەشە کە پێشووتر لە سلێمانی لەبەری کێشەی نەختینە نەبوو تاکو کۆتایی 22 کۆمپانیەکان کە ئاهاتن هەموو هەفتەیەک لە 150 بۆ 20 پارەکان بۆ سرف کراوە بەڵام لە هەولێر وانە بووە هەر لە بیدایەتی کێشەکە و لە 102 زیاتر سرف نەکراوە کە کێشە دروستە بێ باقی ناوەندی هەرێم لە سلێمانیش نەختینەی نامێنێ بە بڕارێکی وەزارەتی دارەی ئەڵێ 101 بۆ 2 ئەمەش کێشە لەلای کۆمپانیەکان دروستەکە دوایی ڕێنمایەکە گۆڕێ بۆ هەفتانە لە 105 بەڵام ئێستا 105ەکەش نییە کەواتە خۆی پارەکە سنووردارە وەکو هەموو باریکیکە زۆر نیستانە ئێسش بەشی کردووە بەڵام کە بەشی کردووە ئێمە ڕێژەیەکمان کردو بە کڕینە مباشر ڕێنمایان پێدراوە دەسڵاتیان پێدراوە بەڕێوەبرگشتەکان کردنی ڕاستە و خۆ بکەن باشە بەڵام بۆ بەژناکە قسەکەی تۆ بۆ بەژناکە لەبەرە ئێمە پرۆسە حکومەتی هەرێم خەریکی بە تەندەرکردنی هەموویەتی هەموو بابەکانە دەرمانی سەرەتانیە مختبەریە ئەمە هەمووی چوارهێند و سێهێند و پێنجێند کراوە لەبەر تۆ ینی من ئەم قسەیە بەس بە نمونە تاقیگەکانی سلێمانی لە 2024 بە تەندەری حکومەت سەحەی سلێمانی 4 ملیاری تێچووەکەی لەو بڕەپاری کە لە ساڵانە بۆ دانراوە لە 2025 کە تاسە جێبەجێ نەکراوە لە لای ئێمە بۆتە 7 ملیار 16 ملیار و قسوور خۆ سەحەی سلێمانی خۆی چەنی هەیە لە ساڵەکەیە ئەنی بەس ئەرزەر بوو تەقسیمێکی بۆ بکەی یان پارێزیایە بۆی بدرێ بە هەندێک خەڵک بە کوردیەکەیفانی چەند کۆمپانیی دیاریکراوە کۆمپانیە زیاتر نییە لەبەرەوە ئەمە هۆکارە سەرەکیەکە یان حکومەت زەرەر لە خۆیدا بۆ چەند کەسێک بەڵێ قوربان لە کۆتاشە کە ئەڵێن وڵا لە گیرفانی هاوڵاتی نادرەوە بەڵێ نادرە بەڵام داهاتی نانەوتی نامێنێ و پارە ناچێتە بە کێشەی موچە دروستە بێ ئەم بابەتە من 2 ساڵە قسەی لەسەرەکەم بابەتە ئەمڕۆ نییە
تۆ لە کۆتایە داهاتی نانەوتی کەمەکەیتەوە تەندەرێک و دوان و سیان و 4 و 5 و 6 و 7 و دەنیە بەس باسی تەندروستیەکە من حەقم بەسەر سێکتەرەکانی کەەوە نییە بەس لە تەندروستی ئاگەر دانیشم من و تۆ قسەی لەسەرکەین بە شەو ڕۆژێن بەرنامی تۆ تاوا نابێ کە چەند تەندەر چەند پارەیەکی زیاد بە هەدرە درێ لە لای کەشۆ کێشە هەیە ئێمە ئێستا کە دەرمان نەبێ کە پارە نەین بە کۆمپانیا ئێکۆگا بەتاڵە بێ بۆیە بەڕاستی ئێمە داوامان لە کۆمپانیەکانیش کرۆ لە بەغا بێن یارمەتیمان بنیانی بێن جگەلەوەی کە لە حکوومەتی عێراق و ئێمە بڕێک پارە دەرمان پێداویستی نا ئێستا دابین ئەکرێ بەڵام ئەمە ڕێژەیەکە ڕاستەخۆیتە ناو دائیرە سەحەکانەوە لە بەغاوە دێتە پارێزگا بە پارێز دکتۆر شتێکت باس کرد وتی لە هەولێر لە 102 پارەکان پێدراوە بۆ کۆمپانیەکان پێشی بچمە حکومەت بۆ سلێمانی 150 بوو پێ بدرێت بۆ 20 باشە ئەدرا کۆمپانیەکانی سلێمانیش با بڵین بۆ بە 102 قەناعەت ناکە نەگەر بۆ هەولێر دەری بێنێ بۆ ئەمان دەری ئەوە پێشووتر پێشووتر ئێستا قەناعەتیان کردووە خۆ ئێستا ئەو پارێژ نییە ئێستا کە بەڕێز بەڕێوەبەرە گشتی تەندروستی سلێمانی بنمونە تەندەرێکەکە مثلەن ئەڵێ من ملیارێکی تۆم لایە قوربان باشە جارێ واز لە ملیارە بێنە بەس هەر شتێکت نەهێنا پارەکە دەیەمێ یاخود نەخێر بای ملیارێکی کەش دەکڕێ 500 میلیۆنی بۆ قەرزەکۆنەکە 500 بۆ تازە ئەنی ڕێکارێکیان ڕێخستووە لەگەڵ ئەمانە بەڵام مشکلفتەکە لەوایە کێشەی نەختینە ڕۆژ بە ڕۆژ زیاد بێ کۆمپانیەکان وەکو پێویست ناماندنێ پرسیاری چکە دەبێت باسێمە کارگەی گەورەمان هەیە بنمونە ئێمە لە هەرێمی کوردستان ئاوامێدیکا و پانیرمانە پانیر لە سلێمانیە پانیر یەکێکە لە هەرە گەورەترین کارگەکانی بەرەمهێنانی دەرمان و جۆرە جیاوازەکانی دەرمان کە لە عێراقا فرۆشی زۆرە بەڵام کە تۆ قەرزت زۆر بوو ناتوانانی بە ئاسانی دابینی بکەیت ئەنی ئێمە گرفتێکمانەیە قەرزدارن دکتۆراگەدار من ڕێژەکە نازانم بەڕاستی چونکە بەڕاستی هەموو بەڕێوەبەراتێک شتێکان قەرزدارن ینی قەرزدارێکە زۆرە ینی بە نمونە بایەکشتە یەک نمونەت پێ ئەڵێم هەتا مانگی کۆتایی 6 بەس دەرمانی تایبەت بە نەخۆشخانەی هیوە کە ڕێی کۆمپانیا قۆڕەکارێکی گڵۆبین فارماوە دابین کراوە کە من چەند جارم قسەیم کردووە دکتۆر تۆ بریکاری وەزیری تەندروستی لێرە دەڵێی کۆمپانیا قۆڕەکارێکە چەندین جار و تومە لەسەریشم کەوتە بێ دەرمانی شێرپەنجە من لە مانگی 23 24 لەسەر تەلەڤیزیۆن قسەم کرد ئەو کاتە یەکەم مقابلەم لە کەناڵ هەشت کرد لەسەر بابەتی گڵۆبین فارما تم کۆمپانیاک هاتووە ناوی گڵۆبین فارمایە تا ئێستا ئەو پڕەپارەی وەکو بودجە دابین کراوە بۆ دەرمانی براند یعنی کۆمپانیای دایک کارگەی دایک بەشێ لەم بڕەپارن خۆی ماوەتەوە بەڵام نادرێ بە براندەکە درێت بە جێنریک کە زۆربەی لە تورکیاوە دێ ئەمانە لایسنسیان هەیە بۆ دروستکردن لە کارگە بەڵام کۆمپانیای دایک نییە بڕەکەشی زۆر کەمترە ئەنی ئەو تێچوەکەی کەمترە کە پێدرێ ئێستا نەخۆشخانەی هیوە ئەگەر درۆم نەکرد بێ زیاد لە 25 میلیارد دینار تا کۆتاییمانی 6 بەر قەزداری و کۆمپانیایە بۆ کەنەی داوەتێ باشە بەس ئەم ڕێکاری زیادکردنەوەیە خۆ من نم کردووە تۆ کۆمپانیاک هێنی و ئەڵی بڕۆ بۆ 10 ساڵ و بڕۆ خطاب زمانەکەش لێ خۆش بنت بۆکە من بۆ چێ بەچێکرێ بۆ چێ ئەگرێ تو تاکە شت کە کۆمپانیا بەستێتەوە بە حکوومەت و ئیلزامێکا بۆی پابند بێ بەڕێنمایەکانی خطاب زمانەکەی بەس خطاب زمانەکەشی لێ خۆشببوونی بۆکرا هەر لەگەڵ ئەو ئەمرەکەیە ئەنی عینێک نە شەرمیتیە نە شتێکی تیا ئەمە کێشەیە گەورەیە بۆیە ئەگەر ناو بەناوێک بەسپاسەوە خودی یەکێتی لە جەناوی مامجالەوە ڕەحمەت بە ڕەحمەت بێ هێرۆخان کاقوباد خودی کاک پاڤڵ ئێستا بە تایبەتی کاقوباد یارمەتیمانەدا لە پراوە ئیسعاف نییە بسووتێ بجوڵێ لەبەی پارەی بنزین و سوتەمەنیمان پێ نییە لە خۆشخانەکانمان پەچی ئەەکەی من هەفتەی پێشوو لە کۆیە بووم ئەم هەفتەیە ببوورە ڕۆژێک شەمە لە کۆیە بووین ئامێرێکی نوێی سیتیسکانمان بەڕووی هاوڵاتیانە کردەوە بەڵام لەم لاوە هاتن وتیان خەن نەخۆشخانەی شەی تۆرخالی کە یەک نەخۆشخانەی گەورەمان هەیە سوتەمەنی نەماوە بێ دایخێ ئەبێ بەڕادوشتەکەی بکوژێنینەوە لەگەڵ قایم و چەند بەرپرسێکی کێ حیزبێت دانیشی مناقشەماکە چۆن خێرا لانیکەم بەزینەکانیان بۆ بکەین بە حکومی بێ و پارێمێن تۆ بدرێ بە گاز و سوتەمەنی کە بۆ نەخۆشخانەکان ینی بابەتەکە تەنها دەرمان نییە چۆن ئەم موەسسەبی بەڕێوە ئەم دامەزراوانە بەڕێ ئەەکەی باشە دکتۆر بەکۆی گەشتی تۆز ناکەی ینی دەستێکگەی بۆی نەخۆشخانە حکومیەکان بەرەو پەککەوتن بچێ و خەڵکی تر ڕووبکاتە ئەهلیەکان خۆی من جارێکیان ئەم لە وەزم بلای بەڕێجتان باسم کرد قسەیەکم کرد لەسەر هەولێر و خزمەت گوزارەکان تەوان من کە باسی هەولێرەکەمان هەیە ئەوە نییە سۆرانی جوابێ یا دوهۆگوابێ بە پێچوان و لە سۆران تا ئێستا نەخۆشخانەیەکی تایبەتی ئەهلی نییە زۆربەی خزمەت گوزارەکان بە حکومیە و ئەو ئامێر و پێداویستیانی کە توانراوە دابین کرێ ئێمە لەوانێت چەند ساڵ بێ نەمانتوانێت لە پارێزگای هەڵەبجا کە مورک و نازنامەی کوردیە دابینمان کردبێ باشە
لەگەڵ هەموو هەوڵانەی کە برای بەڕێزم چۆرازا بەڕێوەبەری تەندروستی و خودی تا خودی کاقوبات جەنابی کاقوبات کە جێری حکوومەت هەموو یارمەتی ئەدا شتی زۆر کراوە بەڵام نەتوانراوە بەقەت سۆرانی بۆ بکە ئیتر نەختینیان زۆرە ئەیتیمامی بەڵام لە هەولێر ئێستا زۆربەی زۆری هاوڵاتی من ئەم جاریان ڕێژە ناڵێم جای پێشتم هەفتا بوو بنوانی پەنجای بەڵام دڵنیا دەگەم و زیاترە باشە قوربان لەوێ بەڵێ بۆتە ڕۆتینێک خەڵکی زۆربەی ڕوەکاتە نەخۆشخانەی حکومی ئەهلی لە سلێمانی تا ئەم ساتی من تۆ قساکەین بەشێکی زۆری خزمەتگوزارەکان ئەتوانین لە خودی چوارچێوی نەخۆشخانەی شارەوە بگریت چونکە لەوێ تەواریت هەیە لەوێ عینایەت هەیە واز لە خزمەتگوزارەکانی نەخۆشخانەی گشتی مەسەلەن ژنان و مناڵبوون و مناڵان و نەخۆشخانە جیاوازەکانی کەوت سنتەرە پسپۆرەکان بێنە بەڵام بڕۆ ئێستا بۆ نەخۆشخانە لەبەی تەندەرینی مختبەر نەکراوە ئێمە کێشەی مختبەرمان هەیە زۆر هاوڵاتی ناچارم بیمەنە دەرەوەڵم چۆ دەرەوە فەحسانە هەندێکی هەندێکی نییە دەرمان ئەم چوار ئایتمە دوانی لێرە هەیە دویم چۆ دەرەوە ئەمریکانی تیشک ئامێر وردەوردە هیلاکە بێ پاری تا بۆ تەرخانەکەی بەدەستێەوە ئەمری هزار سوال و ساقە ئەەکەی ئەنی بڕوا بکە ئەگەر ڕاستەوخۆ ئەنی ئەم جای بۆ جای سێمە جەنابی کاقوبات نەبووە ئێمە دەمێ بوو دامانە خست ئەنی ئەم بابەتە داخستن بەوە ناکە تۆ من دەرگام کردوەوە ئەڵم بەخێر بێ هاوڵاتی بەڵام کە نەتوام هەموو شتێکی پێشکەشکەم لەنا حکوومەتە و ئەم ئاهینە ماوەی باشە ماوەی خراپە چکە ئێمە گرفتێکی کەمانێ جارێ هەموو ساڵێ هەتا مانگی چوار ئێمە تەندەری موافقاتمان بۆ نایەتەوە پرۆسەی تەندەری ئەبێ موافقات ڕۆتینێکەیە کە ئێمە نێرینە بەس بۆ هەمووی وایە ئەمە بۆ هەمووی وایە جا ئەمە ڕۆتینێکی ئەم ڕۆتینەش کە چەندین جا بەڵێنمانراوەتی خێرا بکرێ بۆ یەکە کە بەڕێوەبەرە گشتێکە دێ دوای ئەوەی کە ڕزامەندی لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ دێ ئەجا دەست کتابەکە بۆ خوار خۆی و بەشە تایبەتمەندەکانی گرێ بەستەکان و فڵان و فڵان وەرن دەستکەن بە پرۆسی تەندەرین ئەنی گرفتەکە لەوایە تۆ بە هەموو شێوازێ پرۆسەکانت ئاسان نییە خۆی پرۆسە یاساییەکان کێشەی ئەنە کێشەی بۆ خۆی ڕۆتینێکەوە بێت جێبەجێ بکرێ لەم لاشەوە پارەت نییە لەو لاشەوە گرێبەستت بۆ زیاتر بێمە سەر و پرسیارە بەڵێ ینی هەوڵێکەیە دەستێکێ بۆی کە خەڵک وردە وردە واز لە نەخۆشخانەی حکومی بێنێ لە بەرەوەی هیچی بۆ ناکەن ئەم دەستە کاگران کە دەڵێم دەستێکەیە ینی ئەو ڕۆتیناتەوەمان پێ بڵێ ئەمە زین چۆن ئەمە مؤشیرە ئەتوانی بڵێ بە دەرئەنجام بە دەرەنجامەکان واتەیەکی وای دەگەیتە ئەرەنجام مەڵی کاگە هاوڵاتیە چێتە نەخۆشخانەی چی دەستناکە بۆی چەند نەخۆشخانەیەگەی لەش ئێستا تایبەتن و لە شاری سلێمانی ڕێژێکی مامناوەند ینی پارەی زۆر ناکەن بڕۆ بەرناکەوێ کە من بەڕاستی من بۆ خۆم تا بتوام لە نەخۆشخانەی گشتی و چارەسەر وەرەگەم چۆ متمانی تەواوم بە نەخۆشخانەی گشتی و خزمەتگوزاری و تیم و ستافەکەی هەیە من هەر بە دڵنیام قسەیەکەم و توانن شایەتیشم بۆ بدەن هاوڕێکانم و ئەو نەخۆشی خۆت پەنابێتە بەر نەخۆشخانە هەروان بۆ قەناعەتم پێی بۆ چونکە زانم خزمەتگوزاری تەواو پێشکەشەکرێ بەس دکتۆری شەڵای شت پێیان نابێ ئینشاءالله تەندروستی بەڵام تۆ دیخەتیەوەدا وڵاتێکی یاسایی دەڕای ئێمەڕای پێویست بێ جاری وایە نییە سۆنەری پێویست بێ نییە بەداخڵ ڕەنگە لەی بەرپرسیارێکی بێ تەرتیب بکەن بەڵام منیش بەرپرسیارم لە بری منیش پلێکم هەیە لە حکوومەت بەڵام کە بەپێی دەسەڵاتی خۆم بەپێی ئاگایی خۆم کە من چەند جارم قسەیمانکڕۆ کە ئێمە ئاگامان لە ڕێبەڕێوە چوونی ئەم شتانە نەبێ ناچارین لە ناو کۆبنەوە داخراوەکانی خۆمان دوو بە دوو گشت بە شێوازی گشتی سەروتر لە کەناڵ بڵێن ئەمە هەڵەیە ئەم هەڵەیە تۆ خەچی شتێک بۆ منە بڵێن فڵان ئەمێر خوا نەخواستە پێویستێ بە سۆنەرێک بوو بێ توێتیان وڵات ئەمێری سۆنەرەکەیش ناکات دکتۆر ئێمە تەلەفۆنم کردووە بەڵێ پیان و تو مەڵای دکتۆر ئێستا ئەمیان وەستاوە یا زۆر جار ئێمە لەسەر داوای خەڵکایی کە خەڵکی پێویستی بە یارمەتیە یا کە سوکاری شەیدا بنەماڵەیە کە تەکلیفەکەن کە تەکلیفیان بۆ کەم یا تەکلیفیان بۆ ئەکرێ بەڕاستی کە پێی ماڵن ئامێرەکە نییە ئەی تۆش لەم لاوە نەحەقی نییە ئەو هەوڵی داوا بووی چارەس چاکرێت چکە بۆ ئێمە مەسەلەی ئامێری گەورە کێشەیەکە لەگەڵ بەغایە هەمانە پێش وتر تا 2010 حکوومەتی هەر عێراقی لە 2023 دوای سقوتەوە تا 18 دابینی کردووە لەگەڵ هەموو شارەکانە کەوانە پێوترێت بڵێن خزمەتگوزاری نیشتیمانی ئەو جیهازانەی ئامێرانی کە بە شێوازێکی مرکزی دابین نەکرێ لە 18ەوە ڕاوەستاوە ئەو ئامێرانە بۆ ئێمە ناکردرێ ئەنی ئێستا بە سوپاسەوە کۆمپانیایە هاتووە لە هەڵەبجە ئێمارایك و سیتیسکانە دانێ و بە نرخی نیمچە دایبەتی دوای نیوەڕوان بۆ هاوڵاتیان خزمەتەکە کە تەسەوڕەکەم لەمەوە ئەم دوو سێ هەفتەیە بکەوێتە کار بەڵام لە بەرامبەر پەرنامەکە ئامێرەکە نەسڵ کردی ماوە داخڵی هەرێم بووە لە هەولێرە لە دەروی وڵاتیان ڕاوە مژدەنی بەڕاستی بەڵام تۆ وا ئەکیلانیکەم ئەو سەعاتی ڕێگایە ئەو سێ چارێکی ڕێگای هاوڵاتی نێتۆ سلێمانی خزمەتگوزاری زۆر هەیە بەڵام کە تۆ نەدبێ کە ئەو بەڕێزانە چەندین جار تەندەریان بەرز کردوەوە بۆ هەنجومەنی وەزیران بە ڕەفز دێتەوە من یەک نمونە
داوی لێبوورنەکەم یەکێ لە کێشە گەورەکانی شارە گەورەکان چاودێری چڕە کە دایمەن تەکلیفەکەین ئەگەر کە ئێستا سێ هێندی جاران چوار هێندی جاران ژمارەی قەروێڵەمان هەیە بەردەوام 24 قەروێڵە تاسی خەروێڵە ئیشەکە لە نەخۆشخانەی شار باشە بەڵام سەری هاوڵاتیانیش چ تۆ ناتوانین هاوڵاتی دەرکەی من خۆم بە ڕەحمەت مامی خۆم شوێن نەبووە یا بێ کەسێ چاک بێ یا بێ بمرێ بەڕێوەبەرای گشتێن دوو سلێمانی پێش 2 ساڵ پرۆژەیەکی هێنا تی ئێو نەخۆشخانێکی تازەمان بۆ کراوە بنای کۆڕۆناکە ئەڵمانیەکە تایبەت کرا بۆ نەخۆشە گواستراوەکانی کۆندامی هەناسا 29 بێدمان هەیە بەس ئینام ڕەکەزە دەتوانین بەکە هەموو ئامری هەیە ستافمان نەبوو دووشتمان هەیە جیهازی سیتی و ئێمارایمان نیە زائیدەن بە پارێ با بخینە سەری لە هەتی تایبەت کەمەکەی بە 500,000 تایەتی تا ملیۆنی و زیاتیش ئەڕوا بە شەوی 150,000 کە حسابمان کە زۆر کەمەکە انجمەنی وزان دوو جار ڕەفزی کرد ئێستاش نازانم بۆ ئێستاژە ڕەفزە هەر ڕەفزی کرد یعنی تۆ 19 بێدەوە نیە 29 بێدە باشە تەجهیزە ئەوەندەشی ناوێت لەسەر وڵاتی زۆر ئەوروپی تەجیزی کردووە تۆ کاتێ پێتەڵێن بۆ نمونە بێت نییە لە نەخۆشخانەی شار بۆ نمونە تۆ ناچاری چی لە نەخۆشخانە هەلیەکان خۆ نەخۆشەکە و جێنایڵی بمرێ ملیۆنێکیش بێ بۆی خەرزەکەی من حاڵەتم بینیەوە لەم مانگی پێشووە ینی سیارەکەیان فرۆشتووە زۆر بەداخەوە بڵێ وایە چی لێ بکەی کوڕێکی گەنجە تووشی ئەوە بێ و جێگەنیە مەجبوری بەدانانیشی تا بمرێ بێدەکانی وێ بە 150,000 دامانی دابین دامان نبوو 150,000 بۆ نایکەن جومەنی وەزیران بۆ نایزانم ئەگەر چاوەڕ ئەگەر بەرنامە بێ بیخەنەژە چەتی کۆمپانیای پرۆسێکی کەی کۆمپانیایکیکەوە ئەنی ئەمە باشە دکتۆر ئەمە لە زۆنی سلێمانیە لە زۆنی سلێمانی وەزیری تەندروستی ڕەنگە و سەلاحەتی نەبێت کە تۆ هەتە تۆ بریکاری وەزیری بەڵام ینی بەداخۆ واقع ئەگەی بێدانی پێدا بنین ئێوە بۆ نایکەن ئێوە ناتوان لای خۆتانەوە جێبەجێ یعنی ئێستا من بەڕاستی سپاس دەکەم هەمیشە ڕازگۆیانە خەم و کێشە و هەموو شتێکی وەزارەتەکەت باز دەکەی ئەمە مای دەستخۆشیە بەرپرسێک حکوومەت خەمەکان دەخاتە ڕوو بەڵام بۆ بینەرێکی ئاسایی ئێستا دەڵێ کاکە تۆ نوێنەری زۆنی سەوزی باوا بڵین تۆ وەزیری تەندروستی زۆنی سەوزی لە ڕۆ سیاسەکەی وایە تۆش ئەکرێ وەکو منی هاوڵاتی بۆ نمونە خەم و ڕەخنەکان باسکەی ئەزانین بۆ لەبەر ئەوەی کە حیزە سەڵاتێکەکەم لە حکوومەتین لە حکوومەت ئیمزای سوود بەدەست وەزیرە لە سەر و وەزیریشەوە بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەیە ئەم پرۆژانە تەنانەت باشتر پێ بڵم منە سەرەتام قسەم کرد بە هیچی بە ئەنجومەنانە هاتووە من دوو جۆر دەسەڵاتم هەیە وەکو بریکاری وەزیر هەموو بریکارێک ئەم دەسەڵاتانە هەیە لەم عێراقا وایە ئەوەی کە وەزیر ئەداتێ ئەوەشی ئەگەر یاسا پێی بەخشی بیت من شتێک یاسا پێی بەخشیوم خزمەتگوزارەکانی دوای نیۆڕوانە لە حکومەت لە دامزای حکومەکانە کە زیاد لە 1600 کەسمان بەس لەوێ دامەزرانوە باشە ینی توانیمان هەندێک خزمەتکەوە خزمەت گوزاریمان دوای نیۆڕان زۆر زیاد کردەوە چۆ بە پارەیەکە ڕاستە پارەیە چێتە سەری بە زۆر کەمترە لە نەوەی کۆمپا لە کەری تایبەت بەڵام ئەو دەسەڵاتانە لە سەر و ئێمە هاتۆتە خوار و تەندەر لە سەرۆکایەتی ئەنجومەن و نووسینگەی جەنابی سەرۆکی حکومەت دێتە خوارەوە بیانیش بۆ نێوەگەتان لە تەندەرینەکانە بۆنەکە کۆمپانیەکان ئایا بە کێبرکەیە ئەڕوا نەخێر نەخشتیوە بە کێبرکیان ئێنا قانونی نییەوە بەڵام بەڵام بەسپاسەوە لەو دەنگەڵ بڕێنانی ئێمەوە یەکێ لەو خاڵانەی کە لە وەرەقە سیاسیەکەی ئایندە ڕێکەوتنی یەکێتی و پارتیا هەیە کە ئەوەیە کە ئەو خاڵی تێجا کراوەتەوە کە بەسپاسەوە بۆ تیمی یەکێتی خودی دوکتۆرە ڕێواز کە سەرپەرشایی تیمی ئەوە بوو تیمی تەکنیکەکە بوو خودی جەنابی کاکوبا کە سەرۆکی جیژنەکە و سەرجەم بە ڕێزیان یەکێ لەو خاڵانە بوات دانراوە کە پێداچوونەوەیە بە سەرجەم ئەو تەندرانی ڕاستە و خۆ لە نووسینگەی سەرۆکی حکومەت کرا بە شێوازی لەگەڵ یاسا و ڕێنمای بەرکارەکانە چکە ئێمە تومانە قسەمان کردو وەرەقەمان داوە تومان ئەمە ڕای ئێمەیە ئەمە ڕای تیمیەکێتی لە حکومەت لە وەزارەتە نەخێر ڕای بریکاری وەزارەتە کە وەریان نەگرتۆ لە من بە ناوی تیمیەکێتیەوە بەڵام لە بەرامبەر ئەوتومانە حکومەتی کاربڕێکەر ئایا توانێت پرۆژەی استراتیجی بۆ دوو کابینەی دوای خۆی بکە ئایا ئەم کێشانەیە کە بەشێک لەو کێشانی کە تا ئێستا ئەم کابینەی دێمیل سە دروست نەکراوە هەچەند ئەمە من ناتوانم قسەی لەسەرکەم وەکو بەڵام ئەم بخاڵە بچووکە ئەوەیە بۆ ئەم هەمووشتان بە ئیشی ئێمەوەی بەڵێ چکە بەڕاستی ناکرێ بەم شێوازە من دەسەر و یاساوە نیم بەڵام من دەسەڵاتی ئەوە ئیشە بکەم ئەنی تەنانەت هەندێک جار ڕاشکاوانە کە ڕوونکردنەوەم دراوە تێ داوام کردووە سەرو منیژەڵێ من ئەو دەسەڵاتم نیە خۆ من خاوەنی کۆمپانیاکەنی ئەنی ئەم بابەتە بابەتێکی ڕاستە ئیداریە بەڵام بابەتێکی زیاتر سیاسی
وەکو باشە چییە بەڵام بە چوارچێوەیەکی داری جێبەجێکرێ بەڕێز تەناشت کە پێمان کراوە ئێمە تا ئێستا نەمانەشۆن دێت تەندەر ئەگەر بە منەڵی چەند جار وتو من لەگەڵ هیچ دەو تەندرانە نیم کە من لەگەڵ هۆش نەبووم دەرمانی شێر پەنجەش بێتە ئێرە هی ئەو کۆمپانیایە بین بە ڕێکارە کۆنەکان بەڵام کێشەیەکمان هەیە لەولاوە چەندین جار دراسەمان کردووە لە بینی خۆمانە بە حزوری بەرپرسی حیزبیش بۆردی حکوومەت کە هەیە لێ ناوە میشێتیە مەکتەبی جەنابی کاقوبا چۆن ئەمە چارەسەرکەین بەڵام لەولاوە بە بڕێنمایەکانی دارایی ئەڵێ تۆ بۆ دنیا بچی بەدەر لەو ئەمرانی کە لە ئەنجومەنەوە هاتووە ئەنی ئەمە کێشەیەکە من بۆ خۆم لەسەر دوایینەوە ڕوان لە هەولێر جێبەجێ ناکرێن نووسراوم خستۆتە سەریان و تومە ئەمە دژە ڕێنمایی دارایی ژمارە ئەوەنەیە تۆ بێ بچی بە تەرەندەندەرین بیکەی نەک ڕاستە خۆ بیدەیت ئەنی بۆ معلوماتە من ئەم قسەم کردووە تاقیی ناوەندی هەولێر تا ساڵی پارمانگی سێ هیچ مانگی لە 400 میلیارد 400 میلیۆن و 450 و 380 میلیۆن داهاتی کەمتر نەبووە ئێستا 10 میلیۆن داهاتی نییە هەرچی مۆزەفی بوو نێردرایە ماڵەوە ئەنەکە مۆزەف بڵێ وەکو ئێکسترا سەلەرێک وەریەگەر بەڵام نەما چکە مختبەر مرکزی کە درایە کەرتی تایبەت بەڵام من خەفەت بۆ ئێژە خۆم ڕاستە هەولێرە ڕاستە بەڵام هەرێمە هەرێمی کوردستانە هاوڵاتی چێرێمە وڵاتەیە من تەنها بریکاری وەزارەتی سلێمانی نی من بۆ هەموو وەزارەتی تەندروستیە بەڵام ئەمە کێشەکە لە من گەورەترێت بۆیە تەنها توانیمانە دەنگ بەرزکەین باشە دکتۆر ئەمەی تۆ بگوازینەوە بۆ بەڕێز جەنابی وەزیر دکتۆر سامان بەرزنجی یعنی ئەو حاڵەتە نابینێ بۆ نمونە ئەم 29 بێدە خۆ چ زەرێک لە ئەوەدا هەر سلێمانی ژەموو کە سوکاریەوان نین جەنابیان بۆ مەسەلەن ئەم کارە ڕۆتینە تێناپەڕێە ئەگەر سەڵپارەیە مثلەن سەحی سێمایی داوای 200,000 کرد بوو ئێمە ناقشەمان کرد لەناو ئەنجومەنە بە خودی بوو بە 150 جەنابی وەزیر ئەوەندەی لەسەر بۆ دوو جار ئەم نووسراوە بەرزکاتەوە جارێک بەرزکرایەوە دوای سێ چوار مانسێرەکە نەمزانی بۆ بەڕاستی بەڕەفسەنجومەنی وەزیران ئەزانین بۆ شیلەکە لە چیای خۆی ئەگە تۆزێ بگەڕێیتەوە جەنابەت ڕاگەیاندکاری تو بەرنامەت هەبوو جا لە بەرنمەیەکیش کابینەکانی پێشوانە بوو هەندێک دەسەڵات نەچووە سەرۆکایەتی ئەنجومەن هەمووی لە ناو چۆن مەسەلەن دەسەڵاتی نیمچەدان بە پرۆسی نیمچە تایبەت ینی خزمەتگوزاری نیمچە تایبەت ئەم پرۆسی پێشتر ڕەزامەندی سەرۆکی حکوومەتی هەیە کە جەنابی کابینەی پێشووە کاگرێت دەشیفان بارزانانی هەیە وەزیری تەندروستی بڕیاری پێدەرکردووە بەڵام کە تۆ شتەکان هەمووی چۆ بۆ ئەنجومەنی وەزیران من ڕێنمایەک خزمەتگوزارێکی نوێ پێشکەشەکەم لەلایەکی کەشەوە ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی یاوە لەم کابینێ بە خودی جەنابی وەزیر ئەڵێ دەسەڵاتی زیادکردن و کەمکردنی خزمەتگوزاری هەیە لە ئێواران لە دوای نیوەڕۆ بەستەمی نیمچە تایبەت بە مەرجێک بۆ مەسلەی نرخەکە لەگەڵ زای داراییە هەمانجی بکەن لەبەرۆ من تەنانەت ئەخی جاوتم خۆت بیکە دەسەڵاتت هەیە بەڵام کە شتێک چۆ ئەنجومەنی وەزیراوتی نە تۆ ناتوانانی جێبەجێکەی تا ئەو نەڵێ بەڵێ ڕەزامەندی لەسەر دەرنەبڕێ وی من بەڕاستی داواکارم هەموو جارێک لە جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگی سەرۆکی حکوومەت بەڕاستی بە چاوێکی زۆر ینی ورترەوە بڕوانە مەسەلەی تەندروستی ئەنی من پارەم پێنێم ناڵەکەم نانێرمە کەرتی تایبەت بخوێنێ بەڵام مەسەلەی تەندروستی بابەتی چکێ تۆ ماڵ و ژیانتی پێ ناچاری قەرزی بۆ بکەیت قەرزی بۆ ئەکەی بزانی ئەژمری لە برسامە چۆ تەندروستی ژیانی هاوڵاتێ گەپارێزی یعنی ئەمە بەپێی شەرع بەپێی دین ئەمڕۆ ڕۆژ لە دایک بوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنی با لەم ڕۆژە میژدانە بجوڵێ بداخەوە سپاس دەکەم زۆر بەڕێز فریدون بریکاری وەزارەتی تەندروستی دووبارە سپاس دکتۆرە میشا ڕاستیەکانی نێو وەزارەتەکە دەخەیتە ڕوو بۆ مێدیەوەی کە باشتر بێت دۆخی تەندروستی هەرێمی کوردستان هیوادارین زۆر سپاس زۆر بەڕێز زۆر بەخێر بێ